چارەسەری ئینزیلاق و هەموو ئازارەکانی لەشت ئەو موسەکینەیە. هەستە کاکە جان هەستە موسەکینی چە حاری چە؟ مامۆستا جان ئەتش ئینزیلاق تێ و هەتا ئێستا هەر موسەکینی بەکاردێنی کەسیش پێی نەگوتی بڕۆ عیلاج تەبیعی میهرەبانی ئەو هاتانابی چاوەکەم موسەکین بەس لەو مدەچ کەم قەلبت خۆش دەکا و دەنا هیچ ئیستیفادە چی نییە. بەخۆی ئینزیلاق عیلاجەکەی زۆر ئاسانە بەس دەی بزانین کو. ئابەرێ عیلاجە ئاسانەکە عیلاج تەبیعیە ئەویش لە ڕێی هەندێک وەرزش و چەند جوڵەکی سادە. ئەو جۆرە با من هەندێک ڕاضت پێ برێم و فکرێکی شت بدەمێ. بەم شێوازە وەرزشەکەت ئەنجام دەدەیت بۆ هەر لایەک دەجار هەر جارێک 5 سانیە ڕای دەگریت. ئەگەر تووشی ئازار بوویت ئاگادار بە بوەستە لە ئەنجامدانی وەرزشەکە. مامۆستا گیان ئەوجا ئەگەر بەوانش چانەبش ئەکید یەک جێهێلۆ بمبڕکردنی ژانەکەت دەرکەمان کرایتەوە لە بەشی عیلاج تەبیعی نەخۆشخانەی میهرەبانی. خەمن نەبی عیلاجەکەی لەکردنمە زۆر ئاسانە پشت بەخوای گەورە. هیوامان لەش ساغی و تەندروستیتانە.